لە دوای مانەوەی 7 ڕۆژ لە نەخۆشخانەی وەفا ئەحمەد حەمامی ناسراو بە ئەحمەد ڕەنجیار کەسایەتی دیاری هەڵەبجە و نووسەر و ڕۆژنامەنووس بەهۆی پەتای کۆرۆنا کۆچی دوایی کرد. کەس و کارەکەشی دەڵێن ڕەنجیار گەنجینەیەکی کتێب بوو بە کۆچی ئەو کەلێنێک لە بواری ڕۆشنبیری و کتێبخانەی کوردی دروست بوو. ئەحمەد ڕەنجیار یەکێک بووە لە ڕۆشنبیران و نووسەران و ڕۆژنامەنووسانی ئەم شارە. جێدەستێکی زۆر باشی هەبووە لە ڕەوتی ڕۆشنبیری و نووسینی ئەم شارەدا. بەڕاستی ئەتوانم بڵێم کەلێنێکی خستۆتە ڕۆشنبیری و نووسینی ئەم شارە و واروها لە بواری تەرجەمە و وەرگەڕاندنا توانایەکی زۆر بێئەندازەی هەبووە. ئەلحەمدولیلا عایلە و بنەماڵەی ئێمە چەند کەس و زانا و ڕۆشنبیر و بە توانای تایە، بەڵام ئەحمەد ڕەنجیار جێدەستی دیاری بووە. بۆ ئێمە تۆزێت ناڕەحەت پڕەبێتەوە، بەڵام ئینشەئەڵڵا تەمەنا ئەکەین لە بنەماڵەی ئێمە لەم خانەوادەی ئێمە ئەحمەد ڕەنجیارەکان بەردەوام بن، ئەحمەد ڕەنجیارەکان دروست ببن ئینشەئەڵڵا. خوێندنەوە کولتوری خوێندنەوە شتێکە وەک بڵێن پێداویستەکانی مرۆڤە، یعنی چۆن خواردن بۆ جەستە پێویستە، خوێندنەوەش بۆ ڕۆح و مێشک پێویستە. ئەحمەد ڕەنجیار هەمیشە لەگەڵ کتێب دەژیا. خاوەنی کتێبخانەی یەمن بوو لە شارەکەدا کە سەدان کتێب و نامیلکە و گۆڤاری جۆراوجۆری لەخۆ گرت بوو. یەکێک لە هاوڕێیانی ڕەنجیار ئاماژە بۆ دەکات ئەگەر ناونیشانی کتێبی بیستایەوە خێرا پەیوەندی بۆەوە دەکرد بۆ ئەوەی سەرچاوی بۆ پەیدا بکات و زانیاری لەسەر کتێب پێ بدات. پێشەکێڵی ئینا لیللاهی و ئینا ئیلەیهی ڕاجعون. خۆی گەورە لێی خۆش بێ یا ڕەبی. بەڕاستی بەنسبەت ئێمەوە کە هەر بە مناڵی بە یەکەوە بووین، دواییش لە خوێندن ڕاستە ئەو ساڵە دو ساڵە دوای ئێمە بوو، بەڵام هەر لەوێژ لە معهدی ئیسلامیە کە سانی دراساتی ئیسلامیان بە یەکەوە تەواو کرد، لە گەڕێکیشە لە گەڕێکێکا بووین، دواییش هەردووکمان هاوڕێی کتێب بووین بە یەکەوە. حەقەتەن مردنەکەی خەسارەتێکی زۆر گەورەیە. ئێمە کە نزیکین لێەوە ئەزانین. منوەکو خۆم هەر زۆر جار کە پێویستم بە سەرچاوە هەبوو، پێویستم بەوە بوو فلان بابەت لەکوێ هەیە، لە فلان کتێب باسی چیەکە، یەکسەر هەموو کاک ئەحمەد ئەوە چییە، ئەوە سەرچاوە لەوێ کوێ هەیە. ئاگاداریەکی زۆر باش و شارەزایەکی زۆر باشی هەبوو لە ئەدەبیات، لە تاریخ، لە حتا فۆلکلۆر و کەلەپور و ئەوانە. کاک ئەحمەد شارەزایەکی زۆر باشی هەبوو لە عالەمی کتێب. من وەزانم کلێنێکی گەورەی دروست کرد بە تایبەتی بۆ هەڵەبجەیەکان و بە تایبەتیتر بۆ ئەو کەسانی کەواوەکو حەزیان لە کاغەز و کتێب و نووسین و ئەمانەیە. دڵنیام لەوەی کلێنێکی گەورەی دروست کرد و کلێنەکەی بەم زوێ پڕ نابێت و خۆی گەورە لێی خۆش بێ یا ڕەبی. ئەحمەد ڕەنجیار لە ساڵی 1967 لەدایک بووە. هەر لە تەمەنی منداڵیەوە خولیای خوێندنەوەی کتێب بووە و هاوڕێیەتی لەگەڵ کتێب دروست کردووە. لە ژیانیدا دەیان جار پێشنگای کتێبی کردوێتەوە و داشکاندنی لە نرخی کتێبەکان کردووە. هاوڕێیانی دەڵێن بە کۆچی دوای ڕەنجیار دڵتەنگ و پەرێشان و هەمووان بە ماڵاوایی یەکجاری ئەو نووسەر و ڕۆژنامەنووسا دڵگران بوون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.